لا بەشی یەکەمی بەرنامەکەمانە لەگەڵ پارێزەر کاکشاڵاو بەکرد باس لە ئاشتەوایی دەکەین وەکو ڕێکارێک بۆ کۆتاییهێنان بە کۆمەڵێک بابەتی یاسایی. کاکشاڵاو زۆر زۆر بەخێر بن. سپاس چاوەکەم. کە دەڵێن ئاشتەوایی بۆ ڕێگایەک کەمتر داوا یاساییمان هەبێیان کۆتاییان پێبێنین بە دیاریکایی مەوەسمان کام ئاشتەوایە چووکە ڕای پێچوانە ژەڵێن زۆر جار ئەو ئاشتەوایە دەبێتە هۆی بەردەوامبوونی گرفتەکان. بەڵێ سواز بۆ جەنابتان. تەوان ئێمە کە باسی ئاشتەوایی یەکەین دوو جۆر ئاشتەواییمان هەیە. ئاشتەوایی یەکیان ئەوەیە کە خەڵک خۆی ئەیکا لە دەرەوە ئەکرێت کە ئێمە پێڵێن سوڵحی عەشایری. ئاشتەوایەکی تر ئەوەیە کە لە ئەسنای داواکە ئەکرێت وەکو ڕێکەوتنی لە چوارچێوەی داواکە ئەکرێت کە ئەمەی دووەمیان زیاتر بۆ داوایانەیە کە داوای مەدەنین، یعنی حەقی جەزایی و با بڵێن تاوان نین. بەڵام ئەوەی کە زۆر جێ باسە و جێ گرنگیە زۆری یەکەمیانە لەبەرەوەی زۆربەی ئەو تاوانانی کە ئەکرێن محکەمە مەجای ئەوەی یاوە کە لایەنەکان ڕێبکەون و ئاشتەوایی بکەن لە پێناو دووشتا. یەکەمیان لە پێناو کۆتاییهێنانی کێشەکە و دروست نەبوونی دوژمنایەتی، دووەمیان لە پێناو کۆتاییهێنان بەو کێشەیە وەکو کێشەیەکی دادوەری وەکو قەزیەک بۆی قەزیەکەش لە محکەمەیان دابخرێ و کەسی تۆمەتبار دەرفەتێکی تری پێ بدرێ بۆ گەڕانەوە بۆ ناو مجتەماع و ئەمە بکاتە هەلێک بۆ باشبوون بۆ چاکسازبوونی ئەو کەسە. بەپێی یاسا یاخود لە ڕوانگەی یاساییەوە محکەمە جۆرێک لە کاراسانی کردووە تۆمەتبار و تاوانباریان ئەوەی بابڵێن هەردوو تەرەفەکە ڕێک بکەون. ئێمە بەپێی قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی لە دوو شوێنە لە دوو بابە باسی ڕێکەوتن کراوە. یەکێکیان لەو کاتەیە کە تۆ داواکە لە ئەسنای مڕافعەیە لە ئەسنای بینینایە لە مادەکانی 104 بۆ 198 قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی محکەمە ڕێگەیاوە. جۆرێکی تریان ئەوەیە کە دیاری کردووە. بەڵێن مادەکان دیاری کراوە کە باسییانەکەم. جۆرێکی تریان بریتێرەوەی کە تاوانەکە بڵێن تۆمەتبار حکم دراوە لە دوای حکومەکە بۆ لە چاکسازیە حکومەکە تاوە بۆ دوای لایەنەکان ڕێەکەون سوڵحەکرێ. ئەمەی دووەمیان پێی ناوترێت سوڵح پێوترێت سفح. هەمان مەفهومی سوڵحی هەیە بەڵام ناوەکەی جیاوازە بۆ داوایانەیە کە حکومەکە تێی دەرچووە. لە حاڵەتی یەکەمیانە محکەمە هەنێک تاوانمان هەیە ئەگەر بێت و حکومەکەی لە ساڵێک کەمتر بێت پێویستی بە تەصدیقی محکەمە نییە، یعنی بە پەسەندکردنی محکەمە و قبوڵی محکەمە نییە. محکەمە ڕێگەی یاوە تەرەفەکان بەس بڵێن ئێمە ڕێکەوتوین یەکسەر قبوڵی سوڵحەکە ئەکات. لەگەڵ قبوڵی سوڵحەکەشا بەپێی قانون مادەی 196 پێویستە ئەو کەسە کە گیراوە یەکسەر بەر ببێ، یعنی بە کەفارەت یەکسەر محکەمە ئازادی بکە یاخود ئەو تاوانانی کە ئەوراقەکەی پێدا ئەخرێ بە سوڵحەکە ئەوراقەکە دابخە. بۆیە مادەکانی وەکو باسم کرد 194 تا 198 حکامەکانی ڕێکخستۆ بە جۆرێک کە سوڵحەکە ببێتە هۆی کۆتاییهێنان بە کێشەکە. بۆ نمونە هەنێ تاوانمان هەیە ئێمە پێوترێت جەرائیمی خاسە یاخود جەرائیم کە حەقی خاصی تایە تەنها. هەنێک کشمانەی پێوترێت جەرائیمی عامە، ئەمانە حەقی عامیشی تایە. جەرائیمە خاسەکان مجرد بەبوونی سوڵح ئەوراقەکە داخرێت کۆتایی پێێت كأنه لم يكن أو كسب إفراج به. بلام لو جرى إيمانك حقي عامي تيا صلحك حق خاصك كوتاي بيهنه بلام واجك حق عامك زور زور دابزه. بهو لبرأوي صلح لقانونا بمسابي شون علي ظروف بوكو ظروف إذا عندنا لقانونا كمحكمة بدو بزيبه وكسابته ورأفي بو بكالبينه. ما عندي صوصيدو معنا لقانون سول المحاكمات الله يقرهاتو محكمة ظروفه كبيني كجيب زيبه بتومتبر أتوانم ظروفه دانت ك حکومەکەی پێکەم کاتەوە، یعنی تۆ دیقەت بە ئەگەر بێت و مادەیەک حکومەکەی ئەعدام بێت یاخود سزنی مؤبەد بێ سوڵحی تیا بکرێ محکەمە سەلاحەتیە و حکمی ئەعدامەکە بکرێ بە دابەزێنرێت تا 15 ساڵ. باشە کە ئەمە یعنی سزایەکی زۆر زۆر مناسبە لە کاتێکا تۆ کەسێک بۆ کەسێکی کوشتووە بەس دەبەرەوەی سوڵح کراوە بۆ خوێنبایی دراوە طرفەکان ڕێکەوتون کۆتایی بە دوژمنایەتیەکە هاتووە محکەمە ڕێگەی یاوە قازی محکەمەی جینایەت حکومەکە لە ئەعدام دابەزانێ بۆ 15 ساڵ یان ئەو حکومانەی کە ئەگەر 15 ساڵ بێدای ئەبەزێنێ بۆ خوار 15 ساڵ ئەنیا بڵێن سجنی موقتی پێوترێ لە 5 ساڵ بۆ 15 ساڵ بێدای ئەبەزێنێ بۆ چەند هەتا 6 مانگ ئەتوانێت دایبەزێنێ. ئەمە بریتە لە ئیحترامگرتنی ئیرادەی تەرەفین لە داواکەیە، چونکە بیرمان نەچێ ئێمە لە کۆتاییە ئامانجی دوورمەودای قانون چییە؟ تەنزیمی مجتەمەعە. تەنزیمی مجتەمەعیش بەشێکی چییە؟ کۆتاییهێنانە بە کێشە. یعنی بۆیە قانون نابێت بێتە بەشێک لە گەورەکردنی کێشەکان، چونکە لە کۆتایی و ئامانجی کە تۆ ویسوتە بە سوڵحەکە بەدی هاتووە و لە هەمووی گرنگتر دیقەت بە تۆ بە سەرجەمکردن و بنکردنی خەڵک ڕەنگە کەسێکی کوشت بێ 20 ساڵێکی تەژوریان حکمی ئەعدامی ئەی بەڵام لە دەرەوە مناڵەکانی کوژراوەکە وەزعیان خراپە. ئێستا بۆ من کێسێکم هەبوو
سڵحی تیاکرا بوون بە 100,000 دلار بە 8 دەفتەر ئەم پارێ درا بە خانوویەک و بە کۆمەڵێک خرا ئیشەوە بۆ مناڵەکانی ئەم کەسە کەیتر هەتا ژیانیان تەمینە ئەمە باشتریان ئەو کەسە تۆ بکەیتە ژوورە و ببوورانی من لە نیەتی یاسا تێگەم لە کۆتاییشە ئامانجەکە ڕێخستنی کۆمەلگای بەڕاستی بەس ئەمە دەرچەیەک ناکاتەوە بۆ وانەی کە لە ڕووی داراییەوە توانایەکی مادی باشیانەیە سڵ لە ئەنجامدانی تاوان نەکەنەوە هەر کەسم بوێ لەسەر ڕێگاکەم لایە بەم سپەی سڵحەیەکێکە طبعا لایەنە سلبیەکەی سڵح ئەوەیە کە ویستم ئاماژەی پێ بم بۆ نمونە ئێستا وای لێ هاتووەکو چۆنەڵی بۆتە مەبدەئێ لە ناو خەڵکە ئەڵێ من چیم بیو ئەیکەم سڵحێکم بۆ کرێ دواتریش حەق عامەکە عفوویکی عامی بۆ دەرەچێ من ئێمە دەرەوە ئەمە واقعە ئەمە بەشی دووەمی سڵحەکە لایەنە سلبیەکەیەتی و کە زیانە بۆ خەڵک چونکە بتێ و نەتەوە ڕەتعی مجتەمع نامێنێ بۆ قانون یعنی ترس و حسابکردنی خەڵک بۆ قانون نامێنێ ئێستا خەڵکێ بۆ نمونە سێ تاوانی کردووە سێ کەسی کوشتووە سڵحی بۆ کراوە لە هەر سێ تاوانەکە ئێستا چاوەڕێی چییە چاوەڕێی لێبوردنێکی گشتێکە بۆی دەربچێت و بێتە دەرەوە بۆ لەبەرین لێبوردنە گشتێکە حەق عامەکە ئەبا سڵحەکە حەق خاسەکەی بردووە بۆیە ئەو کەسەیەتە دەرەوە جارێکی ترێتەوە ناو کۆمەڵگەر و ئێمە ئەمارێکیشمان هەیە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەوانەی کە تاوانیان کردووە ئەوانی دووبارە چوونەتەوە سەر تاوان 100 ئەو کەسانە بوون کە بە سڵح و لێبوردنی گشتی ئازاد کراون یعنی ئەمە بۆ خۆی خەتەرێکی گەورەیە چونکە وا ئەکات تۆ ئەو کەسانەی کە بوونەتە منحریفی تاوان بوونە تاوانیان کردو بە پیشەی خۆیان بەردەوام من لەم فعلا و بیریان لای ئەوە بێ کە 5 ساڵ جارێک ئێستا وەکو عرفێکی لێ هاتووە لەگەڵ سڵحەکانە کە بووی ئەکرێ عفوویەکی عامیش دەرئەچێت کە ئێمە لە 2007 عفوویەکی عامانەیە لە 2012 هەمانە لە 2007 هەمانە معلوماتیشێ ئەم ساڵیش ئینی کردبوو ئەوەی سەرۆکایەتیێرم جیاوازەوە ئەفوی خاصە بەڵام ئەمەی تریانە بێت لە پەرلەمانەوە دەرچی عفوی عام بۆیە سڵح خۆی لە خۆیە ئامانجە گەورەکەی بەدیەت کە قانون مەبەسی و مشەرعی عێراقی مەبەسی بۆ بەڵام لایەنە سلبیەکەی ئەوەیە کە دووبارەوە ئەکات خەڵک ڕەتعی بۆ قانون نمێنێ و ئەو کەسانی سەرمایه‌دارن یا خوتوانەی داراییان هەیە تاوان بکەن و بیریان لای ئەو بێ سڵحیان بۆ کرێت و یاخود لێبوردنێکی گشتی دەرەچێت و ئازاد دەکرێن. کاک شاڵاو لە چ کاتێکدا وەکو یاساناسێک دەبینی کە ئاشتەوایی سوودی هەیە زیانەکانی یعنی سوودەکانی زیاترە یاخود زیانەکانی زیاترەوە تا کاتێک من داوایەک تۆمارەکەم ئەگەر دەرفەتی ئاشتەوایی تیا بە کامیان بکەم باشترە ئەوەی کە ئاشتەوایەکە بگرمە بەر یاخود ئەوە تا من لە داوای یاساییەکانە بەردەوام بم و ڕێکاری یاساییەکان بگرمە بەر بەڕای منەکەوێتە سەر ئەو کەسە خۆی بە زۆری کەیسەکە و ئەو کەسەش خۆی قەنەعاتی خۆی ئێستا ئێمە قەزیە هەبووە بۆ نمونە کوشتن بووە خەڵکی زۆر گەورە کراوە بگژی ئەو ماڵەیە سڵحیان نەکردو توانە ئێمە ئەمانەوێت ئەو کەسە سزای خۆی وەرگێ ئیتر سزاکە ئەگەر لە سێدارەدان بێت هەرچەند ئێستا جێبەجێ ناکری ئەگەر سزنی موعەبەد بێ با لە ژوورەوە بێ بۆ نمونە بچێتە سزنەوە بەڵام خەڵکێکیش هەیە کە بیر ئەکاتەوە بۆ نمونە ئەم کەسە وەزعی مادی خراپە مناڵەکانی خێزانەکەی یاخود ماڵی باوکی وەزعی مادیان خراپە و بیر ئەکەنەوە ئەم کەیسە هەتا بمێنێت ڕەنگە ڕق و کینەیەک و دوژمنایەتیەک هەر دروست بێ لە بینی تەرەفەینا بیر لەواکەن و ڕەنگەم کێشەی گەورەتر بێ بۆیە سەرنجام سڵحەکان و خوێنی ئەو کەسە کە لە شەرعیشە ئێمە لە شەرع پێوترێت دیە وەرەگیرێ خوێنبایەکەی وەرەگرن کە لە ڕوو شەرعیشەوە حەڵاڵە هەم چۆنڵی دافعێکی باشە دافعێکی مادی باشە بۆیان هەمیش کۆتایی بە کێشەکە هێنێ چونکە ئێمە بیرمان نەچێت زۆربەی و کەسانی کە تاوانیشان لێ ئەگرێت کە سوکارەکەی ئەگەر تۆزی حەکیمانەی بکەنەوە سڵحەکەن لەبەر ئەوەی کە ئەم کێشەیە دوژمنایەتی لێ نەکەوێتەوە ئێستا خەڵک هەیە با بڵێن لە چاکسازیەکانە بۆ حکومەکەی تەواو کردووە 20 ساڵ 25 ساڵی تاواکردیان حکمی ئەعدامی هەیە خەڵکمانە 30 ساڵە حکمی ئەعدامی هەیە و لە چاکسازی ماوەتەوە ئەمە سڵحی نییە ئەگەر بێت و سبەینی حکومەت بیریش لەوە بکاتەوە ئەم کەسە 30 ساڵی تەمەنی بە فیرۆ ڕۆشتۆ لە چاڕوانی سزای لە سێدارەی ئازادیشی بکە ترسی ئەو هەیە بێتە دەرەوە بکوژێتەوە یعنی بۆیە ئەو کەسانی کە زیاتر حەزەکەن سڵحکەن جگە لە دافع ئەمادیەکە دافعێکی کۆمەڵایەتی ژەیە کەم کێشەی کۆتایی پێبێ وەکو برینێکی ژێرپەنجە بیبڕیت و ئەو ئایلەیە ئەو دوو تایفێ لێ پابێتەوە بەڕاستی لە کاک شاڵاو ینی ئێستا من ئەم پرسیارەش دروستە بێ سڵح با هەبێ قەینا بۆ نمونە کەسێک تاوانێکی کردووە با سڵحەکە هەبێ بۆ دوو تەرەفەکە بەڵام با تاوانباریش مافی با بڵێن ئەو ئەرکەی قانونی لەبێ جێبەجێکە بیکە لە کۆتاییمان هەرە بێ ڕێکەوەواتە سڵحەکە هەبێ باشە بۆچی هەمیشە هەرە بێ سڵحەکە وا بێ تاوانباریش استفادە بکە بەڵام لە کۆتایی ئەم دوو بنەماڵی دەرەوە بە ئەمان تووشی کێشەنە من با ئەو تاوانێکی کردو و با بڵێن
ماوەی یاسایی ئێستا منکو ئاماژەم پێ کرد لە جەلای عامەکانە کە سڵحێکی تیاکری خۆ کەسە با بڕێن تاوانەکەی لەسەر لا ناچێ بەڵام وەکو وتم حکومەکەی زۆر داعابەزێ حکومەکەی داعابەزێ کەم حکومەش داعابەزێ زۆر جار محکەمە بۆ قبولکردن و بۆ ڕێزگرتن لە ئیرادی تەرەفەکان و بۆ کۆتایهێنان بە کێشەکە نەمانی ئەو دوژمنایەتی ئەو کەسە زۆر جار لە زۆر بارەکان ئەگەر مەجای ئازادکردنی تا بێ بە ئیخەفتەنڤیز بێ بە زۆر جار لە مووقفیا ئەو مدەی تەواو کردووە کە محکەمە حکومەکەی بۆ دان ئەم کەسە ئازاد دەبێ بەڵام کێشەکە ئەوەیە تۆ ئێستا بۆنە لە تاوانی کوشتنە محکەمە بۆ نمونە سوڵحی کراوە ئەم کەسە حکومەکەی خۆی لە سێدارەدانە باشە یاخود با بڵێن مؤبەدە سزای بۆ نمونە بە 5 ساڵ یاخود بە 7 ساڵ بەڵام کێشەکەی کە لێبوردنێکی گشتی دەرەچێت ئەم 7 ساڵش سفرەکاتەوە یعنی کێشەکە خودی سوڵحەکە نییە کێشەکە لێبوردنە گشتەکەی کە دوای سوڵحەکە دەرەچێت ئێستا خەڵکی من پەیوەندیم بەردەوام پێوەکری لە چەکسازیەکان و بۆ من 7 ساڵ حکم بوو قەتلم کردووە هەیە 5 ساڵ و یەک مانگە هەیە 10 ساڵە سوڵحم هەیە کەی لێبوردنی گشتی دەرەچێت چاوەڕێی لێبوردنەکەیە یعنی سوڵحەکە بە تەواوی کۆتایی بە جەریمەکە ناهێنێ لێبوردنە گشتیەکەەوە ئاکات کە تۆ سوڵحەکە و لێبوردنە گشتیەکەی تر کۆتایی بە باش هیچ پێوەرێک هەیە بۆ ئەم لێبوردووی گشتیەکە کێ ئەگرێتەوە چ تاوانبارێک هەموو لە هەموو یاساکی لێبوردنی گشتی کۆمەڵێک تاوان ئێستەسنا ئاکرێت بۆ نمە تاوانەکانی تیرۆر بۆ نمە بازرگانی بە مادەی هۆشبەر هەرچەند لەوەی ساڵی 2007 سەتابیستی حکومەکانی ئەوانیش کەم کرایەوە بۆ نمونە ئەوانەی کە تەجەسوس و جەرایمی ماسەبی ئەمنی دەولە و بە ئاسایشی دەوڵەتەکان تەزویری پارە با بڵێن سپیکردنەوەی پارە یاخود کۆمەڵە جەرائیم کە زیاتر تابعیشی ئەمنیان هەیە ئەم جەرایمانەی سزنا ئەکرێن یان جەرایمە جنسیەکان دەستدرێژی سێکسی ئەمانە هەمویان ئستثنا ئەکرێن لە لێبوردنە گشتیەکە بۆی نەیانگرێتەوە بەڵام بۆ تاوانی دزیکردن تاوانی کوشتن تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر شەڕکردن هەموو ئەمانە ئەگرێتەوە دەمەقاڵە بەڵێ ئەمانە ئەگرێتەوە بەڵام ئێمەمان بیر نەچێ قانون لەو جەرائیمانی کە وەکو باشن کرد خوارد 1 ساڵە پێویستی بە موافقەی قازی نیە بۆ مانایانە کە بۆ نمونە لە دەروی محکەمەی ترکۆتایی کەیسەکە دابخرێ محکەمە یەکسەر بەڵێ ڕۆتیناتەکەی بەڵام هەنێ تاوان هەیە کە سەروی 1 ساڵن ئیلا بێ بە موافقەی قازی ئەم سوڵحە قبولکە لە هەنێ تاوانە محکەمە لە پێناو چەسپاندنی دادپەروەریە سوڵحەکە قبول ناکە بەڵام ئەو حاڵەتانە زۆر کەمە مەگەر حاڵەتێک بێ بۆ ڕای گشتی لەسەر دروست بوو بێ حاڵەتێکی زۆر لە قەوسێکا خێزەون بێت ئەمەوە ئاکات کە محکەمە زۆر جار سوڵحەکە قبول ناکات چونکە لە زۆربەی داواکانە محکەمە زۆر جار مهلە یا بە تەرەفەکان کە ئەزانێ نزیک بوونەوە ئەوە هەیە یان تەرەفەکان تەرەفی بۆ نمونە تۆمەتبارە چنە لای قازی محکەمەکە ئاڵێ داواکەمان تۆزە بۆ دوابخە خەریکی سوڵحین وانە محکەمە خۆی مهلە یا بە تەرەفەکان بۆچی بۆی ئەم شتە کۆتایی بێ ینی بڕۆ بکە کەیس هەیە لەناو محکەمەیە ئەبێت هێزی تایبەتی بۆ بێ کۆنتترۆلی تەرەفەکان بکرێ بۆیە محکەمە لەم حاڵەتە حەز ئەکات ئەم کێشەیە کۆتایی بێ و محکەمەش دەورێکی خێر ببینێ ڕاستە وەکو لایەنە حەق عامەکە حکمی خۆیدا بەڵام وەکو پێم وتی لە کۆتاییە خەڵک چاوی لەوەیە کە لێبوردنەکە کاکشڵ ڕاستە یعنی ئێمە لە کۆتایی کۆمەڵگایەکی زۆر کۆمەڵایەتین ڕەنگە ئەمە پێویست بێ من ئەو پرسیارە تاوانبارێک کەسێک تووڕە بووە بەعان قەست قەتڵێکی کردو کوشتنێک بووە لە ناوبردنێک بووە بەڵام خۆ ڕەنگە دوایی پەشیمان بێ لەو کاتەیە تووڕە بۆ ڕاستەمان قەست کردوێتی و ئەو ڕێکارانەی باس کرد بە پێی یاسا بۆی جێبەجێ دەکرێت و لە لێبوردنێکی گشتی یاخود حکومەکەی کەمەکرێتەوە بۆ نزیکی 5 ساڵەوانە دووبارە ئەگەر ئەم کەسە هەمان تاوان بکاتەوە بە هەمان شێوە بە شێوازێکی ئەنقەزنەوە سوودفە و ڕووداوێتەوە بێت ئایا یاسا هەمان پێوەرەکانی جاری یەکەین بۆ حسێبەکاتەوە مۆڵە دەداتەوە بە ئەوەی سوڵحی بۆ بکرێت لە کاتێکا چاگەزانێت کە ئەم تۆمەتبارە کە پێشتر تاوانبار بووە دیسانەوە هەمان کەیسی دووبارە کردوەوە یان مەجای ئاشتەوایی تایەوە کۆڵێن هەتاگەیمەتیاشی بێت لە دەرەوە بەس هەموو مادەکانی تایبەت بە سوڵح و سەفەح مادەی 104 بۆ 109 331 بۆ 340 قانون سوڵح محاکەمات باسی عودە ناکات ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە سەر تاوان شمولی سوڵح نەکە بۆڵێ هەمان ڕێکار هەمان ئیجرا دەگەر تەنەزولی بۆ بکرێ و لێخۆشببوونی هەبێ سوڵح بکرێت ئەیگرێتەوە بەڵام بیرمان نەچێت لە دواتر ڕەنگە لە
لە حق عامەکەیە ئەگەر بەتەمای لێبوردن بێت لەوە شمولی نەکات چونکە ئێمە لە قانونەکانی لێبوردنا هەنێ جاری سزنای ئەوانە کراوە کە پێشتری سادان لە لێبوردنی گشتی کردووە جارێکی تر بۆی نیە ئیسفادە لە لێبوردنی گشتی بکاتەوە ئەمە وەکو پاڵنەرێکە بۆ ئەو کەسێک کە جارێک حکومت ڕحمی پێکا و لێبوردنی گشتی بۆ دەرەکە و کە سوکاری تاوان لێکراوی سڵحیان بۆ کردووە جارێکی تر پەنا نەباتەوە و بەتەمای جارێکی تر لێبوردن نەبێتەوە بەڵام وەکو وتم هەموو ئیجراعەکانی سڵح و تەنەزولکردن شمولی کاتەوە بەڵێ کاک شاڵەوڕەکە پرسیارم سەرەتایی بێ بەڵام شێوازی داواکان چۆنە کێ دەتوانێت داوا پێشکەشکە بۆی کە مافی خۆی بسەنێتەوە و جیاوازیت لە تاوانەکانە گەر تاوانێکی بچووک بێ خۆت حقێکی بچووک طبعا بەپێی قانون سۆڵی محاکەماتی جەزایی مادەی یەکەم ئەو کەسانی کە بۆیان هێز کاڵا بکەن چێن ئەو کەسانی کە متەزەرن لە جەریمە زیان لێکەوتوان لە جەریمە و کە کێگرێتەوە بۆ منە کەسێک تاوان بەرامبەر خۆی کراوە ئەم مافی هەیە گەر خۆی نەمابێ کوژرابێ بۆ منە مدعی بە حەقی شخصی داواکاران و مافی کەسێتی کە سوکارەکەی گرێتەوە بە پێی قەسامی شەرعی ژن و مناڵەکانی و لەگەڵ دایک و باوکی یاخود خوشک و براکانی وكي تربوي هي سكالا بجولين من علما بوقوع الجريمه كسك علمي هبه بروداني تاوان وكو هوالدر اتواني بچێتە بنکەی پۆلیس یاخود ئاسایش بڵە فلان تاوان ڕوویا وەکو هەواڵدەر ئیفادەی وەرەگیرێ بەڵام ئێمە ئەگەر پرسیارەکە بە جۆرێکی تر بن وەڵامی بە مۆڕەتی بکەمەوە بە بابەتەکەەوە شێ بۆی هەیە داوای سڵح بکات تۆمەتبار خۆی یاخود کە سوکارەکەی یان یاخود ئەو کەسەی جێگەی گرێتەوە بەپێی قانون کە محامیەکەی ئەکات یە طلبی سڵحەکات لە محکەمە طلبێکەدا بۆ تۆمەتبار خۆی سژنە یان خۆی لە ئەسنای مەرافعاڵێ ئێمە سڵحمان کردووە مەسڵێکی بڵێن مەشروعێکی مصالحە هەبووە و کۆتایی پێ هاتووە یان محامیەکەی طلبێکا بە محکەمە لە سڵح کراوە و محکەمەش وەکو ئیجرائێک هەڵەسێ بە وەرگرتنی ئیفادەی سکاڵاکارەکان با بڵێن مدعیەکان بە مافی کەسی یاخود سکاڵاکار کە ئایا تۆ سڵحت کردووە تەنازولت کردووە چونکە بیرمان نەچێ هەتاکو با عریزەی نووسینیش بات هەتا محکەمە ئیفادەی خۆی وەرنەگری ئەو شخصە یاخود مدعیەکان بە حەقی شخصی ئەم بابەتە لەسەر قسەی تۆمەتبار وەرناگیرێ با هەتا ئێوارە ئەو بڵێمە سڵحم بۆ کراوە ئیلا ئەبێت سکاڵاکارەکە بێت خۆی ئیفادە با بە شخصی لە بەردەم محکەمە و قازی خۆی ئیفادەکەی وەربگرێ بڵێ بەبێ هیچ زۆر لێکردنێک من سڵحم کردو جا سڵحەکە بێ بەرامبەر بێ خۆت بە بەرامبەر بێ محکەمە ناچێتە ئەو بابەوە ئایا تۆ سڵحت کردووە چی دووەرگرتووە چی دووەر نەگرتووە خەڵک بۆ سڵحەکە تەنها لە ڕێگەی بۆ نەخوایە هەنی کەسێکە متەدەینە کەسێکە بڕوای وایە ئەمە قەزا و قەدەرێ بۆ ئەمە قەدەرێ بۆ لە چارەی ئەم کەسە و عایلێ نووسراوە بۆیە ڕووبە بۆیە بەبێ هیچ بەرامبەرێک لەو کەسە خۆشە بێت باشە کاک شاڵە باسی هەندێک بابەتە کرد لەوانە کە ڕای گشتی تێدا بێت وەک چۆن ڕای گشتی ڕەنگە هۆکارە بۆی کە تاوانبار سڵحی بۆ نەکرێ ئایا هیچ شێوازێکی ترمان هەیە ئەگەر ڕای گشتی هۆکار بێ بۆی کە ئەم کەسە لە زیندان دەربهێنێ یاخود سڵحی بۆ بکرێت و هەندێک ڕێکارەکان ئاسایی بکرێتەوە بۆی طبعا ئەو مەفهومە بەغەڵەت نەڕوە ئێمەڵین سڵحی بۆ کرێ و کەسەی بۆ قەزەیەکەیە بوون ڕابردە چەند کەیسە بۆ بێتە مۆزوعی ڕای گشتی سڵحی بۆ کرێ بەڵام ئەکرێ محکەمە قبوڵی سڵحەکە نکات کە ئەو حاڵەتانەش زۆر کەمە زۆر نادرە بەڵام ئەکرێت بۆ نمونە هەمان ئەو ڕای گشتیەش هەمان ئەو زەختەی کە دروست ئەکرێ لەسەر کەیسێک ئەگەر ئەو کەسە بەناحەق گیرابێ ئەو کەسە کەیسێکی سیاسی بۆ دروست کرابێ ئەمە ئەکرێ وا بکات محکەمە تا ڕادێک مرونەت بنوێنێ ئەگەر کەیسەکە بە تایبەت کەیسەکە بەهەڵە تێپەڕی بێ بەسەر محکەمە یاخود بەڵگە نەبوو بێ یاخود بۆ نمونە دافعێکی سیاسی یاخود دافعێکی شخصی یاخود واستەکاری لە پشتی مۆزوعەکەەوە هەبوو بێ لەم حاڵەتە ئەکرێ ڕای گشتی دەوری هەبێ بۆ ئازادکردنی ئەو کەسە کە بەبێ گوناح گیراوە چونکە بەڵێ ئێمە مەبدەیەکمان هەیە لە علمی جیناییە لە علمی قانونە ئەڵێ دەیان تۆمەتبار ئازاد بن باشترە لەوەی کە تۆ تۆمەتبارێک بەبێ کەسێک بەبێ گوناح بکەیتە زیندانەوە یعنی ئەکرێ خەڵک بێ تاوانی کرد بێ ئازاد بێ بەڵام ئەمە باشترە لەوەی تۆ کەسێ بێنی بکەیتە ژوور و گوناحی نەبێ کاک شاڵە بابەتێکی تر هەیە دەربارەی سوڵح زۆر جار تاوانبارێک خێزانەکەی خۆی لە ناوە بە واتە تەرەفی بەرامبەری نییە تەرەفی بەرامبەری ئەکرێ با بڵێن هەر باوکی خۆی بێ یا خۆت خزم و خاڵ و کەسە نزیکەکان باکانی خۆی بن لەم کاتەیە سوڵحەکە چۆنە یانی ئەگەر بێت و خێزانەکەی داوا نەکەن شکات نەکەن بڵێن کێشەمانە ئەگەر تۆزێک لەسەر ئەم بابەتە چکە لە کۆتایە تاوانبارێک ڕەحم بە خێزانەکەی خۆی بە دایک و باوکی خۆی نەکە ئەی بێتەوە ناو کۆمەلگا چۆن ڕەحم بە منەکە ڕاستە ئێمە هەمان مەبادیەکانی سوڵح کە بۆ خەڵکی خەیرە ئەبێ بۆ ئەفرادی عایلەش هەمان مەفهومی هەیە وکوتم بۆ منە ئەگەر کەسێک باوکی خۆی بکوژێ یان ژنی خۆی بکوژێ یان باوکی کوڕی خۆی بکوژێ لەم حاڵەتەیە چی ئەبنە مدعی بەسەر ئەو کەسەوە بۆ نە بەسەر کوڕەکەیانەوە خوشک و براکانیان
لەگەڵ دایکی ئەبنە مدعی بەسەریەوە کە باوکیانی کوشتووە تێگەی لەم حاڵەتە ئەگرێ سڵح نەکەن ئێستا هەمانە سڵح ناکەن لە ڕابردووە کەسێکە بوو پێما بێ 5-6 کەسی عیلەکەی خۆی کوشت تا ئێستا سڵحی بۆ نەکراوە بەڵێ سڵحی بۆ ناکرێت یاخود ئەگەر سڵحەکەی بۆ کرا لەم حاڵەتەیە هەمان ئەحکامەکان شمولیەکە و ئەکرێت چۆنەڵێ محکەمە لە حکومە عامەکەیە لە حەق عامەکەیە محکەمە دەستی تونکات وەکو پێم وتی بۆ نمونە لەبری ئەوەی سزاکەی بۆ بکە گەری ئەعدام بێ حکومەکەی کوشتنی دوو کەس زیاتر بێت حکومەکەی حتمەنی ئەعدامە لەبری ئەو سزاکەی بۆ بکە بە 15 ساڵ بۆ یەکا بە 20 ساڵ ینی دەستی قورسەکە لەسەری لە حەق عامەکەیە بۆ ئەوەی ئەم کەسە وە بە ئاسانی نێتەوە ناو مجتەمع وفعلا ئەمە شتێکی جوانەتەوە کەسێک ڕەحم بە جەرگی خۆی یاخود بە دایک و باوکو بە خوێنی خۆی بە خوشک و برای خۆی نەکات سبەی نەبێتەوە ناو کۆمەڵگە چی ئەکا بەرامبەر خەڵک وای ئەمە بیرمان نەچێت زۆر جار بەعزێ لەو کەیسانە کە ڕووەیە لە ئەسنای عایلەیە کەم کەیزەیە پێشتر پلانی بۆ دانرابێت زۆربەی کەیسانە لە دەمەبۆڵەیەکی عایلەی ڕۆیە لە کێشەیەکەوە لەسەر زەویزار لەسەر میرات لەسەر مڵک و ماڵ لەسەر بۆ نمونە کەسێکی ئەوێ زەواج کارن ماڵەکەی کەسوکاری ڕێ لێگرن ئەمیش لەو کاتەیە چۆن ئەڵی ژینگەیەک دروست دەبێت بۆ ئەنجامدانی تاوانەکە عەسەبیەتێک پاڵنەرێک ڕقێکی کاتی بۆیە ئەم تاوانانە زۆربیان لێ خۆشببوونی بۆ کرێ و بیرمان نەچێت کە سوکارەکە ئەمە کەیسێکە بوو بکە بەڕاستی حەزم کراماچی پێ بم کەسێک باوکی خۆی کوشتە بوو من لە جلسەکە ئامادە بووم کە سوکارەکەی کە هاتن بە جۆرە قسەیانە کرد پشگیریان لە بکوژەکە کرد لە کوڕەکەی خۆیان محکەمەوتی پێم سەیرە ئێوە باوکتانی کوشتووە یاخود باوڵێ مێردەکەتی کوشتۆ بۆ قساکەی وتی ئێمە ئەم پیاوە چەند ساڵە ئێمە ئاچەوسێنێتەوە لە ژنەکە هەیە لە مناڵەکان ئەیە وەزعی زۆر خراپ بۆ لەگەڵمانە بەردەوام ئیهانە و جنی و سوکایەتی و لیان و مەصرفی نەکردوین بۆیە ئەم شتانە هەر کۆبەتەوە چەند ساڵە کۆبەتەوە مناڵان لە بچووکیەوە لەگەڵم ئەم باوکە خراپە ڕاهاتون بۆیە لە کۆتاییە یەکێ لە مناڵەکان هەستا بوو کە ئەمە ئەو پەڕی من قەت یعنی پشگیری شتێکی وا ناکەم بەڵام ئەبینی کەیسی باش هەیە کە هەستا بوو باوکی خۆی کوشت بوو ئەم کوڕە و کە محکەمە لی پرسی بۆ ئەم تاوان ئەو کردوتی ئێمە گشت بووە حەدێکیانە بووی تر بەڕاستی تر ئەم شتە بکەم یانەوە تا شتێکم لە خۆم کردا لە بەروی تەحملمان نەماوە چەند جار ئێمە گەشتونەتە سەر جیابوونەوە جیابوونەتەوە ئاش بوونەتەوە چەند جار بنکەی پۆلیس و گرتن و شەڕ و ئەوەی تێکەوتووە بۆیە ئەبینی لەم کەیسەیە مدعیەکان بە حەقی شەخسی کە سوکارەکەی بکوژەکە بوون نەک تەنازولیان بۆ کرد بگرە داوای لە محکەمە کرد کە محکەمە ڕەحمی پێ بکە هەڵبەتە ئەمە نەبێتە هاندان بۆ هیچ کەسێک کە خێزان نزیکەکانی ئازاریە دەبیوادارین هیچ دایک و باوکێکی ژیان هیچ کوڕێک ناڵێک نە دایک و باوکی ئەوەندە ئازار نەدا کاکشاڵا لەو کاتەی مامانە بەڕاستی دەمێ یاساکانی دادگاکانی عێراق و وەزایدن کوردستانیش ڕەنگە کوردستان بە کۆمەڵێک زافاتەوە مەرجە و مەزدەریان لە شەریعەتی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەشێکی باشی وەرگیراوە بە تایبەت ئەساسیەکان لە بابەتی سڵح و دیە و وەروەها کورد لە بری خوێن لەبەر خوێن ئەمە دادگا تا چەندێک پشتی بەمە بەستویا خۆت دادگاکانی هەرێمی کوردستان تا چەندێک هاوتەریبی یاساکانی عێراقن چونکە ئەوەندە ئاگادار بین لە 92 زۆربەی یاساکان هەموارکرانەوە و گۆڕانکاریان بکراوە طبعا ئێمە ئەو یاسایانی کە زیاتر لە مەسلەی سڵح ئیشی پێکرێت یاسای جەزائیەکانن قانون عقوباتی عێراقیە قانون عقوباتی عێراقی لە ساڵ 1960 دانراوە قانونەکە لە قانونی فەڕەنسی وەرگیراوە یعنی دوور و نزیک مەبادیەکانی شەریعەی ئیسلامی تیانە بۆ نمونە خوێنبایی قیساس ئەمانەی تیانە چونکە ئێمە محاکمەکانمان محاکمی شەرعی نین حاکمی ئێمە قازی شەرعی نییە کار بە مەبادیەکانی شەریعەی ئیسلامی ناکە بۆ وڵاتێکی وەکو ئێران هەمان ئەو مەبادیانێک کە شەرع داوایەکات لە خوێن لە تۆڵەکردنەوە بۆ کەسێک تێزابی کردبوو بە دەموچاوی کەسێکی ترایان کەسێکە کوژێ لەوێ محکەمەی شەرعی ئەڵێ بۆت هەیە تۆڵی لێ بکەیتەوە بەڵام نەژێر سەرپەرشتی محکەمە یعنی هەمان فعلی بەرامبەرەکەنەوە بەڵام ئێمە قانونەکانی ئێمە قانونی عقوبات بە تایبەتی مەبادیەکانی شەریعەی ئیسلامی تیانی ئەو کۆی بڵێ محاکمێکی شەرعی بێت هەمان ئەوە بدەانە بەڵام تۆ دیقەت بی لە مەسەلەی سڵحە هەمان ئەو مەفهومەیە کە شەریعەت ئەیەوێت ڕاستە باسی ئەوە نەکراوە کە تۆ بێ پارەبی ئەو نەپارەبی لە بەرامبەر ئەو نەشتا بەڵام لە کۆتاییە کە سێرەکی ئەوانەی کە سڵحەکان زۆربیان خوێنبایەکان وەرگرتووە لە دەرەوە و بیرمان نەچێت زۆربەی سڵحەکان سوپاس بەخوا ئێستا ئێمە خەڵکی ئێمە ینی مجتەمەعی ئێمە مجتەمەعێکی ئیسلامیە زۆربەی سڵحەکان لە مزگەوتەکانە
ناکرێت دیقەت بە کۆتاییکی هاتنی سوڵحەکە و ڕاگەاندنی سوڵحەکە لە مزگەوتەکان ئاکرێ و هەردوو لە دائانیشتن و تەوقە و گەردنازایی و ملەولە یەک ماچ ئەکەن و ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئەو مەبادی ئەجوانانی شریعەتی ئیسلامی لەناو مجتەمەعەکە بوونی هەیە و یاساکانیش و مەحاکیمەکانیش کە قازیەکانیش بۆ خۆیان کەسانی مسلمانن ڕاستە یاساکە بە دەقیقی وەری نەگرتەوە بەڵام ئەم مەبادی هاوتەری بەبێت لەگەڵ ئەوەیە و شریعەتی ئیسلامی لە یاساکانی ئێمەیە لە دوای لە سێەم مرتبەیە سەرەتا چیمان هەیە یاسای نووسراومان هەیە دووەمینی عورفمان هەیە ئەنجا ئەگەر مەبادی ئەگنە بوو محکەمە بۆ هێ مەبادی شریعەتی ئیسلامی وەربگرێت. زۆر سپاس بۆ کاک شەڵاو بەکر پارێزەر سپاس بۆ کاتەی پێت بەخشین بە هیوای ئاشتەوایی بۆ هەمووتان دووربوون لە کێشە و گرفتەکان و ئەگەر بکرێ ئێمەی مرۆڤ بتوانین بە ڕێکارێکی تەندروست و لە ژێر شێوازێکی جوان و بە شێوازێکی ڕێکپێک بتوانین ئاشتەوایی بکەین لە بینی خۆمانە هیوادارین کە هەمیشە سەلامەت و تەندروست بن.